ئەمڕۆ یانزەیەمین ڕۆژە کە هێرش و بردومانەکانی ئیسرائیل و ئێران دژ بە یەکتری بۆ سەر ناوچە جیاوازەکانی یەکتر بەردەوامی هەیە و لەگەڵەوەشدا وەکە زانین کە دوێنێ ئەمریکا هێرشی کردە سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران و باسییان لەوە کردووە کە بە تەواوەتی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێرانیان لەناو بردووە و ئەمە کاردانەوەی جیهانی لەسەر ئاستی وڵاتان و هەروەها ناوخۆش لێکەوتوەتەوانە بەشێک لە وڵاتان پشتگیری لە ئەمریکا و ترەمپ دەکەن بۆ هێرشکردنە سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران و بەشێکی دیکەش ئیدانەی هێرشەکانی ئەمریکا دەکەن بۆ سەر ئێران و لەگەڵ ئەوەشدا بەشێک لە هاوڵاتیانی شارە گەورەکانی ئەمریکا یاخود بەشێک لە شارە گەورەکانی ئەمریکا خۆپیشاندانیان کردووە دژیەوەی کە هێز بجوڵێنرێت بۆ سەر ناوچە یاخود دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران و لەگەڵەوەشدا کە لە نوێترین زانیاری ئەوەیە کە دوێنێ شەو ئەنجومەنی یاساییش کۆبووە لە کۆبوونەوەکەدا نوێنەرانی هەردوو لاواتان نوێنەری ئیسرائیل و ئێران بەرامبەر یەکتری ئامادە بوون و قسە و گفتوگۆیان کردووە و نوێنەری ئەمریکا یاخود نوێنەری ئیسرائیل باسی لەوە کردووە کە ئەمریکا جیهانی بەتەواوەتی ڕزگار کردووە لە کارەساتە ئەتۆمیەکەی ئێران و لە بەرامبەریشدا ئێران باسی لەوە کردووە یاخود نوێنەری ئێران باسی لەوە کردووە کە ئەمریکا ئاسایشی خۆی کردووەتە قوربانی ئیسرائیل. من قسە و گفتوگۆی زۆر زیاتر لەسەر هێرش و بردومان و یاخود جەنگی نێوان ئێران و ئیسرائیل لەگەڵ میوانەکەمدا دەکەم یاخود دوا پێشاتەکانی ئەم جەنگە لەگەڵ میوانەکەمدا گفتوگۆ دەکەم کە زۆر بەڕێز دکتۆر ڕێبین ڕۆستەم کە بەڕێزیان مامۆستای زانکۆن لە ڕاپەڕین و ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان نابن. دکتۆر سڵاو لە بەدەم کاتت باش، سوپاس بۆ ئامادەبوونت. سڵاو لێوام کاتتان باش. زۆر سوپاس. دکتۆر باس سەرەتا هەر لەوە دەست پێ بکەین هەڵبەتەوە گاگادارین کە دوێنێ ئەمریکا هێرشی کردە سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران و ئەمریکا و ئیسرائیلیش باز لەوە دەکەن کە بە تەواوەتی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێرانیان لەناو بردووە بەڵام ئێران باز لەوە دەکات کە پێشتر گواستویانەتەوە و لەناو نەبراوە. ئەمە بزانم یاخود لە ئێستادا هەموو چاوەکان لەسەر وەڵامی ئێرانن، لە ئێستادا هەڵوێستی ئێران چۆن دەبێت؟ ئایا وەڵامی ئێران و یاخود وەڵامی بورە ئەمریکا و ئیسرائیل دەداتەوە یاخود ماوەیەکی پێدەچێت ئەنجا وەڵامی ئەمریکا دەداتەوە چونکە لە ئێستادا هەڵبەتەوە گادارین کە هەردوو لە ئیسرائیل و ئەمریکاش خۆیان ئامادە کردو بۆ هێرشەکانی ئێران. بەڕای بەڕێستان دوایین زانیاریەکان یاخود ئەو زانیاریانی کە لای بەڕێستان هەبێت دەتوانین بڵین کە لە ئێستادا ئێران وەڵامی هێرشەکانی ئەمریکا دەداتەوە یاخود جارێ ماوەیەک دەوەستێت و دواتر وەڵامیان دەداتەوە. سەبارەت پرسیاری وەڵامەکەت پێش پرسیاری وەڵامەکەت پێم خۆشە ئاماژەیەکی کورد بە ئەم شێوازە تاکتیکەی لێدانی هێزەکانی ئەمریکا بکەم کە وەکو بەرپرسی فەرماندەی هێزە هاوبەشەکانی ئەمریکا ئاماژەی پێکرد کە بە تاکتیک و استراتیژێکی زۆر ورد هێرشیان کردوتە سەر بنکەکانی نەتەنز و ئەسفەهان و فۆردۆ کە فۆردۆ ئامانجی سەرەکی هێرشەکە بووە و لەبەرەوەی شێوازی دامەزراندنی فۆردۆ لە قوڵایەکی زۆر بووە و تاکە بۆم کە بۆمبی GB و 57 بە فڕۆکەی بیتووی بۆمبەر لە ناو دەچێ ئەمە و ئاماژەی بەوەی کردووە کە بە شێوازێک ئەم ئۆپراسیۆنە ئەنجام درراوە کە ئۆپراسیۆنەکە بە ناوی ئۆپراسیۆنی چەقۆی نیوە شەو یان دەتوانین بڵین لێدانی نیوە شەو هێزەکانی ئەمریکا لە ڕێگەی چەند فڕۆکەیەکەوە کە ئاماژە بە حوت فڕۆکەی بیتوو دەکەن لە ئەمریکاوە هەڵساون و دوایەوە بە پاراستنی 125 فڕۆکەی جەنگی داخلی ناو ئێران بوونە پێشتر ئەم فڕۆکانە داخلی ناو ئێران بوونەم شێوازە تاکتیکە بۆی کە هیچ سیستەمێکی بەرگری یان هیچ هێرشێک نەکرێتە سەر ئەم فڕۆکانە چونکە ئەم فڕۆکانە بیتوو فڕۆکەی بۆمبەرن تەنها ینی فڕۆکەی شەڕکردین و پێش ئەوەش بە 25 تۆماهۆک لە دەریای سوورەوە ئاڕاستەی بەشێک لە بنکەکانی نەتەنز و ئەسفەهان کراوە. ئەنجە دواتر ئەم شێواز تاکتیکێ بەکارهێنراوە لە فۆردۆ دراوە چواردە بۆم بەسەر فۆردۆ و نەتەنزدا بەردراونەتەوە بە پێی سەرچاوەکان بەشێک لە وێران بوون ینی بتوانین بڵێن مکان وێران بوونە بەڵام ئەمریکانی شاردەوە گوتی ئێمە دیرە ئەمڕۆ دیراسی وردی دەکەین بزانین ئازیانەکان لە چه ئاسێکدان. سەبارەت بە پرسیارەکەت ئێران وەڵام دەداتەوە، ئێران دەبێ وەڵام بداتەوە لەبەرەوەی
ئێران لە جەنگدایە تۆ ئەگەر وەڵام نەدایەوە دەبێت تەسلیم بی خۆی پرۆسەی جەنگ چییە پرۆسەی جەنگ بریتە لە ململانەی نێوان دوو هێز دوو دەوڵەت بەوەی کە لایەنێک براوە بێ و لایەنێک بە دۆڕاوی لە جەنگەکە دەربچێ ئایا گەر ئێران ڕازیە بەوەی کە لە جەنگەکە بە دۆڕاوی دەربچێ و تەسلیم بێ و مەرجەکانی ئەمریکا و ئیسرائیل جێبەجێ بکە ئەوە بێگومان دەکرێت جەنگەکە بەرەو خاوبوونەوە و ساربوونەوە و ڕێککەوتن و لێک تێگەیشتن بڕوە چونکە ئێران و ئیسرائیلیش ئەوان دەوێت ئێران دەیەوێت لەم حاڵەتەدا ئەمە بکە ئەگەر بیکە ئەمە دەتوانین بڵم بەڵام ئێران وای نابینین ئێران بڕیاری داوە وەڵام بداتەوە وەڵام دانەوەکانیش چونکە دوێنێ ئێمە ئاگەمان لێبوو کە نوێنەری ئێران لە ئەنجومەنی ئاسایش وەک پێشتریش ئاماژە پێکرد گوتی ئێران ئەمریکا هاتە ناو جەنگەکەەوە ینی لە پێناو ئیسرائیلدا ینی گوتی ئاسایشی خۆی خستە مەترسیەوە لە پێناو ئیسرائیلدا کەواتە ئەمریکا هاتە ناو جەنگەوە ئێران و بەشێکی زۆر لە ئێرانیەکان لە دوێنێشەوە بڕیار و هەوڵیەوە دەدەن کە لە هێزەکانی ئەمریکا بدەن لە ناوچەکە ئەمریکا کۆمەڵک بنکەی زۆری لە ڕۆژهڵاتی ناوەڕاستەیە و دەتوانین بڵم بنکەکانی بەشێکی زۆری نزیکن لە سنووری ئێرانەوە بۆ نمونە لە عمان بڵێن لە عمان عەفوەن لە ئیمارات لە بەحرین لە قەتار لە کوێت لە عێراق لە هەموو ئەمانە بنکەی سەربازی هەیە دەکرێت وەزایدن ئەمریکا دەتوانین بڵێن لە ناو کەنداوی عەرەبیان کەنداوی فارس بڵێن کەشتیگەلی هەیە دەکرێت ئەمانە بە ئامانج بگرێن و ئێران وەڵام بداتەوە هەرچەندە ئێران دوێنێش هێرشی کردووە بۆ سەر ئیسرائیل بەڵام ئامانجەکانی بە وردی نەپێکاوەکو پێشووتر باشە دکتۆر وەکەزانین کە ئامانجی سەرەکی ئەمریکا لە ناوبردننی بەرنامە ئاتۆمیەکانی ئێران بوو وەکەزانین کە هێرششی کردە سەردامەزراوە ئاتۆمیەکانی ئێران دەتوانین بڵێن لە ئێستا بەدواوە ئامانجی ئەمریکا بۆ لێدان لە ئێران چی دەبێت یاخود هەنگاوی داهاتوی ئەمریکا بۆ ئیسرائیل چێ بێت وەکەزانین کە لە میدیاکانی شابڵاو کراوەتەوە کە ترامپ باسی لەوە کردو 48 ساعتی ڕابردوو بە شێوەیەکی قورس تێپەڕ بوو بۆچی بۆ ئەمریکا قورسە بێت خۆی سەبارەت بە قورسی ئەم کاتە بۆ ئەمریکا تۆ کاتێککە ئۆپەراسیۆنێک ئەنجام دەدەی خۆی کاتێک بۆ منە جەنگ لە جەنگدایی یان دەتوێت بچێت ناو جەنگێکەوە بۆ منە سەرکردە سەربازەکانی سۆڤێت جەنگدا بەش دەکەن بۆ سێرسی ئاست استراتیش کە پلانی وردی مثلەن هێزەکانە بۆی کە داخلی ناو جەنگەکە بیان دوژمنەکە بێنێتە ناو جەنگ تاکتیک ئەم شێوازی لێدانەیە بۆی تۆ لە ئۆپراسیۆنەکەدا سەرکەوتوو بی دوایەوە هوەری ئۆپراسیۆنەکە هەموو ئەمانە کاتی پێویستە هەموو ئەمانە دیراسی پێویستە تۆ چەند ئۆپراسیۆنەکە سەرکەوتوو دەبێت چەند لێدانەکانت دوور دەبێت چەند زیانت کەم ئەگەر دەزانی ئەگەر بۆن منە یەک فڕۆکەی بیتووی ئەمریکی لەم ئۆپراسیۆنەدا خراپە خوارەوە عەزەمەت و شکۆی ئەمریکا عەزەمەت و شکۆی ئەمریکا و هێزی ئاسمانی ئەمریکا بۆ ماوەیەکی دوور لە کەدار دەبوو دەشکا لە بەرام دایانگوت بیتوو لە ئاسمانی ئێران خراوە ئێران خزوی دەخوارەوە وەک چۆن بۆن منە شکۆی درۆنی تورکی لە ڕۆژاوای کوردستان بەدەست هێزەکانی سووریا دیموکراتەوە تا ڕادەیەکی زۆر لە کەدار کرا کە بەشێکی زۆر لە درۆنەکان لەو منتقانە بەردرانەوە بۆیە ئەمانە دەتوانین بڵین بۆ ئەمریکا زۆر قورس بووە بەڵام ئۆپەراسیۆنەکان 2000 بەسەرکەوتووی ئەنجامدا و بینیمان نەتیجەکەی چۆن بوو کە دوای گەڕانەوە ترامپ توی دەکا دەڵێ ئێمە ئۆپراسیۆنێکی سەرکەوتومان لە ئێران ئەنجامدا. باشە دکتۆر لە سەرەتای قسە و گفتوگەکانمانە باس لەوە کرد یاخود باس لە سیاسەتی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کرد ئەتوانین بڵێن کە دوو جارە ئێران فریودەدا لە سەرەتا یاخود پێشەوەی کە هێرش بکرێتە سەر ئێران باسی لەوە کردبوو کە جارێ ئیسرائیل هێرش ناکاتە سەر ئێران و لە وەک بینیشمان پێش کاتی خۆی هێرشی کردە سەر ئێران و لە دوای ئەوەشەوە لەم ماوەی ڕابردوودا 2 هەفتە یابوو بە ئێران بۆی کە ماوەی یاخود دانوستان لەگەڵ ئێرانە بکەن بەڵام لە ماوەی یاخود پێش 2 هەفتەکە وەکەزانی کە دوێنێ بوو هێرشی کردە سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران دەتوانین بڵین سیاسەتەکانی دۆناڵد ترامپ لە ئێستادا بەڕێستان چۆن هەڵێ سەنگێنین یاخود ئەتوانین بڵین کە جارێکی دیکە ئێران متمانە بە ئەمریکا دەکاتەوە؟ بڵێ دەگەڕێنەوە سەرە خاڵی پێشوو ئێمە پێش باسمان کرد جەنگ بریتە لە استراتیژ و تاکتیک ئەمە لێرەدا تاکتیکە ئەنی تۆ بە دوژمنەکەت ناڵێ من بەیانی هێرش دەکەمە سەر بۆی ئامادەکاری نەکە
ینی دۆناڵد ترامپ تاکتیکێکی وردی بەکارهێنا لە هێرشکردنە سەر ئێران بۆی ئێران فریودا وەکو باس کرد ئێران فریودا بەڵێ بۆی کە بیر لەوە نەکاتەوە لەم کاتەدا و لە پێشووتریش هەمان تاکتیکی بەکارهێنا بەڵام پێشووتر پێش ئەو کاتە پێش ئەوەی جەنگی ئیسرائیل ئێران دەست پێ بکە ئەمریکا 6 ڕۆژیدایە 6 ڕۆژیدا ئێران بەڵام لە 61مین ڕۆژ ئیسرائیل هێرشی کرد ینی ئەوە لە دوای ئەوە دیارە گڵۆپی سەوزی ترامپ و ئەمریکا بۆ ئیسرائیل هەڵکراوە بۆ یێرش بکاتە سەر ئێران و نەتیجەکەش بینیمان تاوەکو ئەمڕۆ بەردەوامی هەیە و ئەمە پێمان وایە بەپێی لێدوانەکانی دوێنێ شەوی بەشێکی زۆر لە ئێرانیەکان و ئەمریکیەکان و تاوەکو بنیامین نەتانیاهۆش ئاماشەی بەوە کرد کە جەنگ درێژەی دەبێ و درێژەی دەبێ و بەردەوامی دەبێ ینی چونکە ناتانیاهۆ شتێکی گوتی ئێمە بڕیانماندا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕین ئێستا ئەم کارە دەکەین ینی لە پرۆسێسدا ئەم کارە لە پرۆسێسدا لە گۆڕانکاریدایە بۆیە جەنگ ڕانەوەستاوە. باشە وەکە زانین دکتۆر لە ماوەکانی ڕابردوودا گروپە چەکدارەکان چاوەڕێی وەڵامی ئێران بوون بۆی کە ئەوانیش بەشداری بکەن بەڵام ئێران ئەیوت خۆمان ئێمە جەنگەکەکەین تاو کاتێک کە ئەمریکا بەشداری لە جەنگەکەیەکە لە ئێستادا توانین بڵێن کە هەموو بارەگاکانی ئەمریکا لە ناوچە جیاوازەکان لە عێراق لە سووریا لە یەمەن لە ئامادە باشیدان دەتوانین بڵێن لە هەر حاڵەتێکدا تا چەند کاریگەری لەسەر ئەم ناوچانە بێت و بەتایبەت عێراق. تاڵ ئەوەی کە ئێستا هەیە کاتی ئەوەیە کە ئەو هێزانەی پێیان دەڵێن پرۆکسی یاخود پێیان دەڵێن پرۆ ئێرانیان کاتی وەڵامدانەوەی ئەوانە لەبەرەوەی بەشێک لە ئەو بنکانی کە لە وڵاتە جیازیەکانی دەوروبەردا هەن بنکە مەبەسما لە بنکە سەربازەکانی هێزەکانی ئەمریکایە ئێران بەشێک لە لایەنگرانی خۆی لەوێ هەن کە هاوسۆزن یان دەتوانین بڵین پێیان دەگوتێ پڕۆ ئێرانی هاوسۆزن لەگەڵ ئێران و بینیشمان دوێنێ شەو ئەو هێرشانی کە کراونەتە سەر ئیسرائیل لە یەمەنەوە بووە بۆیە دەکرێت لە عێراقیشدا ئەمە ڕوو بدا هەرچەندە مقتدا سەدەر هەرچەندە بڵین سەرۆکوەزیرانی عێراق هەموو ئەمانە ئاماژیان بەوە کردووە کە عێراق ناچێتە ناو جەنگە و تەداخل ناکە بەڵام ئەم هێزە میلیشیانە یان دەتوانین بڵێن ئەم هێزە سەربازیانە هاوسۆزن لەگەڵ ئێران ئەوەندەی فەرمان لە ئێرانەوە وەردەگرن لەوانەیە ئەوەندە فەرمان لە هێزە سەربازەکانی عێراق فەرماندەی هێزە سەربازەکانی عێراق سەرۆکوەزیران وەرنەگرن بۆیە بە ئاماژەیەکی ئێران لەوانەیە هێرش بکەنە سەر بنکەکان ئەگەر ئەمە لە عێراق ڕوو بدا ئەم پێم وایە بەشێکی زۆر لەم هێزانە لایەن ئەمریکا و ئیسرائیلەوە دەکرێن ئامانج و دۆخەکە لە عێراقیشدا بەرەو ناساقامگیری و بەرەو دەتوانین بڵین پێکدادان دەچێت بەڵام پێم وانییە بچێتە ئاسی جەنگ لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و عێراق ئەمە بەڵام پێکدادانێک لەوانەیە لێدانێکی ورتر لە چەند ئەپڕۆسەنێکدا چەند فەرماندەیەکی سەربازی هێزەکانی حەج شعبی بکرێنە ئامانج و بنکە سەربازەکانیان بکرێنە ئامانج و کۆتاییان پێبێنرێ. باشە دکتۆر باس با لە ڕۆڵی ئەنجومەنی ئاسایش بکەین ئەلبەتەوە کە زانین کە دوێنێ ئەنجومەنی ئاسایش کۆبووە و لە ماوەکانی ڕابردووشدا لە جەنگی غەزە و ئیسرائیلشدا بە هەمان شێوە کۆبووە و بڕیاریەدا بەڵام هەنێجا بڕیارەکانی کە جێبەجێ ناکرێن ئەتوانین بڵێن کە ڕۆڵی ئەنجومەنی ئاسایش چیە بە لێرەکانەدا بۆ وەستاندنی جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و لەگەڵەوەشدا و کاتگادارین کە وەزیری دەرەوەی ئێران عەباس عێراقچی ئەمڕۆ لە مۆسکۆیە ڕۆڵی وڵاتانی دیکەش چیە بێت لەبارەی جەنگەکەوە؟ من پێم وایە لە ئێستادا ڕۆڵی ئەنجومەنی ئاسایش و نەتەوەی گرتووکان ڕۆڵێکی لاوازیان هەیە بینیمان نە لە جەنگی ئۆکرانیا نە لە پێشووتر لە جەنگی غەزە و ئیسرائیل و بۆن منە حیزبوڵڵا و ئەمانە و لەوەی ئێستا لە ئێرانیشدا ڕۆڵێکی لاوازیان هەیە هۆکارەکەشی بۆی دەگەڕێتەوە بەڕاستی ئەنجومەنی ئاسایش بڕیارێک ئەگەر ئەمریکای لەگەڵ بێ بە ئاسانی جێبەجێ دەکرێت چونکە ئەمریکا هاوپەیمانێکی زۆری هەیە لە ناو ئەنجومەنی ئاسایش ڕۆڵێکی کارای هەیە و لەبەرەوەی ئەمریکا لەگەڵ ئیسرائیلە بۆیە و ئیسرائیلیش مبەڕیری زۆری هەیە ینی بۆ نمونە دوێنێ شەو گوێمان لە نوێنەری ئیسرائیل بوو لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان باسی لەوە کرد ئەنجومەنی ئاسایش باسی لەوە کرد کە ئێران لە ڕێی لایەنگرانیەوە هێرشی کردوتە
بۆ منە لە لوبناان لە فەلەستین بڵین لە غەزا لە سووریا هێرشی کردوتە سەر ئیسرائیل و ئەمە دیراسە کراوە دۆزراوەتەوە کە بۆن منە بەشێک لە ئەوانەی کە لە حیزبوڵڵا بوونە و لە مەسەڵەن بڵێن حیمای نەسڕوڵا بوون لە ئێراندا دوێنێ پێرێ دەکوژێن ئەمانە نیشانەی ئەوەن کە ئێران هۆکار بووە ئەوە نەشێردراوەتەوە بۆیە ئیسرائیلیش بەم شێوەیەوە لە ئەنجومەنی ئاسایش دەتوانین بڵین دەنگیان تا ڕادەیەک زوڵال بووە بوون منە بەرەمێنانی گومان لە بەرەمێنانی موشکی ئەتۆمیان توانین بڵین پەرەپێدان بە بەرنامە ئەتۆمیەکی ئێران بۆ لایانی سەربازی ئەمە وای کردووە ئیسرائیل و ئەمریکا لەم ناوچێ بڵین لە ئەنجومەنی ئاسایش دەنگیان زوڵاتر بێ و وەکو پێشتریش ئاماژەم پێ کرد کە بڕیارێک ئەمریکای لەگەڵ نەبێ پێم وایە لە ئەنجومەنی ئاسایش هەر ئەوەیە کە دەیبینین هەر دەبێت دەتوانین بڵێن لە چوارچێوەی قسە دەبێنێتەوە سەبارەت بە سەردانەکەی یان سەردانەکەی عێراقچی بەرە و وڵاتانی دەوروبەر و بەرە و بەتایبەتیش بۆ رووسیا بن وای نابینم لەبەرەوەی رووسیا هەر لە سەرتاوە ئاماژەی بەوە کرد ئێمە ڕاستە هاوپەیمانین لەگەڵ ئێران بەڵام بڕیاری ئەوان نەداوە شەڕ لەبری ئێران بکەن پێم وایە ئێستا ئێران لە حاڵەتێکدایە لە ڕووی هاوپەیمانی نێودەوڵەتی بێ پشت و پەنایە ینی غەیری ئەو چەند هێزەی کە لە لوبناان و ئەویشتی زۆر لاواز کرابوو لە فەلەستین زۆر لاواز کراوە و لە عێراق ئەمانە هیچ هاوپەیمانێکی تری نەماوە کە ئەمانەش پێم وانێت توانای وەڵامدانەوەی توندی ئیسرائیل و ئەمریکایان هەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ڕەبین ڕۆستەم مامۆستای زانکۆ سپاس بۆی کە لەگەڵمان بوویت و کۆمەڵێک زانیاریت بەدەین.